ئافرەتێک دوعا دەکات و داوا دەکە خوای گەورە ئەو شتە بکەیت. پیاوێک لە تەنیشتەوە گوێی لێ بەلای وە سەیرە، دەڵێ خوشتی بەڕێز دوعاکەی تۆ زۆر سەیر بوو، ناپاڕیتەوە بڵێ خوایە بۆ خاتری ناوە جوانەکان سیفاتە بەرزەکانت، یعنی تۆ زۆر دڵنیای کە خوای گەورە دوعاکەت قبول دەکات. دەڵێ بۆ دڵنیانیم، دەزانم خوای گەورە خۆشی دەوێم. دەڵێ ئەمە شتێکی تریش، چۆن دەزانی خوای گەورە خۆشی دەوێت؟ دەڵێ دەی من شەو خوای گەورە ئەو ڕێزەی لە من ناوە بۆ شەو نوێژ هەڵی ستاندوم لە کاتێکدا خەڵک لە شیرنی خەودایە لە ناو گەرمای جێگادایە، ئێستا من هاتووم خەریکی شەو نوێژ و دوعاکردنم، خوای گەورە منی هەڵبژاردووە کە لەم کاتەدا لی بپاڕێمەوە. ئەی ئەمە نیشانەی ئەوەی خوا منی خۆش دەوێت. ئەگەر خوای گەورە خۆشی نەوێیت عیبادەت و تەقوات بۆ ئاسان ناکا. ئەو کەسانەی کە خوای گەورە خۆشی ناوێن گوناهیان بۆ ئاسان دەکات، بەڵام ئەو کەسانەی کە خۆشی دەوێن خوای گەورە قورئان خوێندنی بۆ ئاسان دەکات، شەو نوێژی بۆ ئاسان دەکات، کاری چاکی بۆ ئاسان دەکات، نوێژی جەماعەتی بۆ ئاسان دەکات، ذکر و یادی خوای بۆ ئاسان دەکات، دوعاکردنی بۆ ئاسان دەکات. دیارە خوای گەورە خۆشی دەوێت. بۆی بەڕێزەکانم شەو نوێژ ئەگەر وتم 3 ڕکعاتیش بێت، یعنی جگە لەوەی کە لەسەرت فەرزات تۆ دەڵێی خوای گەورە من دەمەوێت زیاتر لە تۆ نزیکمەوە.